پیرۆزبایی لە سەرجەم مامۆستایانی هەرێمی کوردستان و قوتابیان و خوێندکاران دەکەین بە بۆنەی نزیکبوونەوەی دەستپێکردنی ساڵی خوێندن و دەستپێکردنی ساڵی خوێندن گرنگیەکی تایبەتی هەیە لای مامۆستا و لای قوتابی خوێندکار و لای کەسوکاری بە تایبەتی 152,000 قوتابی ئەمساڵ دەڕۆنە پۆلی یەک کە ئەوە 152,000 قوتابی ئیمساڵ دەڕۆنە پۆلی یەکەوە گرنگیەکی زۆرە هەیە لەبەرەوە بە پەڕۆشێکەوە بە دڵێکی خۆشەوە دەڕۆن دەبێت ئێمە مامۆستایان پێشوازی لێ بکەین. بەڵام هەمومان دەزانین هەرێمی کوردستان ئەم ماوە کە لە قەیرانێکی داراییە ئەو قەیراندانەی کارگەری لەسەر دواکەوتنی موچە کردووە و بەردەوام ئێمە قسەمان لەسەر ئەو بابەتە کردووە و ئەوەی من زانیاریم هەیە یعنی ئەوەی کە لەو ماوەی ئەو دوو هەفتە کە لە شاری بەغدا بووم لەگەڵ بەڕێز سوودانی دانیشتنێک بوو لە پەراوێزی ئەو دانیشتنە دەرفەترا بە من قسە بکەم وەکو سەرۆکێکی مامۆستایان و چەند کەسایەتێکمان لە بەغدا بردووە گەشت بینین کە ئەوە لە ماوەیەکی نزیکە ئەو کێشە و گرفتانە تەواو بێت لەبەرەوە کێشە و گرفتەکان ڕاستە سیاسین هەمومان دەزانین بەڵام تێکەڵ بە کۆمەڵێ بابەتی تر کراوە و ئەمە تەسەورەکەین خەڵکانێک هەن لە هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بەردەوامن لەسەر ئەوە بەرزووترین کات ئەگەر ئەو 500 ملیارە وەکو قەرزیش بێت لەگەڵ داهاتی ناوخۆ من تەسەورەکەم بەم نزیکانە قائیمەی موچە لە نانی وزارەتی داراییەوە دەستی پێکات پێش دەستپێکردنی ساڵی خوێندن واتە ئەگەر قائیمەی موچە دەستی پێکرد تەسەور ناکەم بایکوت بێت دەربارەی مامۆستایانی وانە بێش ئەوانە خاڵێکی زۆر گرنگە ئەوانە وەکو چۆن بڵێن ئەمڕۆ بوونەتە بربڕەی پشتی پرۆسەی خوێندن 35,000 مامۆستا لە شوێنە دوورە دەستەکان بەڕاستی بەکەمترین پارە بەکەمترین یارمەتی و هاوکاری ئەوان پرۆسەی پەروەردەیان پەک نەخستووە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بە جددی گوێ لەو مامۆستایانە بتەکەن و دانیشتن لەگەڵیان بکات ئێمە پشتگیری داواکاریەکانیان دەکەین و سپینیە کۆبنەی مەکتەبی سکرتارێتمان هەیە لەسەر ئەو بابەتانە حتممە ئەو کاتە ڕێی خۆمانش دەخێنە بەرچەو بەڕوونی بەڵێ کاتێک سوودانی بینیوە دەڵێ ئایندێکی نزیکدا ئەو کێشە و گرفتانە چارەسەر دەکرێت ئەگەر چارەسەر دەکەین ئایندێکی نزیکدا ئەو ترسە چی هەتانەدەوەی کە داوانە عراقی دەکات موچەی مامۆستا بەڵێ ئێمە بەردەوام وەکو چۆن بڵێن داکۆکی لە مافەکانی خۆمان دەکەین وەکو خەڵکی کوردستان ئێمە ڕێکخراوێکین لە کوردستان کارەکەین و داواکاریەکان تاکو بەهێزتر بێت لە ئاستێکی نێودەوڵەتی و ئاستێکی عەرەبی بێت زۆر گرنگە ئێمە زۆر جار هەیە لەگەڵ خەڵکانێکدا دەنیشین کە لەسەر ئاستێکی جیهانیە بۆ نمونە سەرۆکی یەکێتی مامۆستایانی جیهان کە لە برۆسلدا نووسێ کە بە ڕێگەزنامەی ئەمریکیە کەسایەتێکی بەناوبانگە لە نەتەوە گورتەکانیش بەشدار کۆبوونەوەکان دەبێت ئێمە لە ڕێگەی ئەویشەوە بە سوودانی گەنرا کەمە داواکاریمانە بەڕێ جەمال حوسامی کەسایەتێکی نەک تەنها عەرەبیشە لە ڕووی نێودەوڵەتیشە ناسراوە کە ئەو دێداواکە حتمما ئەمانە کارگیری دەبێت ئەو برادرە پرسیارێکی جوانی کرد وتی ئێوە وەکو منەظەمەی عەرەبی ئایا ئەندامانی منەظەمەی عەرەبی مەلاین تەوقیع کۆکەن بۆ قەزەی فڵەستینی ئاەت بۆ داواکاری مامۆستایانی کوردی یان کوردستانی چیتان هەیە کە ئەو پشتگیری ئەوەکە ئەمە لێرە وەکو پاڵپشتیەک بۆ داواکارەکانی ئێمە ئینکاری ئەوە ناکەین کێشە و گرفت لە نێوان هەردوو لا هەیە و ناڵێن لایەنێکی دیاریکراویش تومەتبارە ناکەین بەڵام ئەمڕۆ تۆپەکە لە ساحەی حکوومەتی عێراقا حکوومەتی عێراق داهاتەکەی هەرێمی کوردستان جگە لە داهاتی ناوخۆ نەبێت بەدەستێتی دەبێت ببادر بێ بۆ ئەوە هەر نەبێ موچەی خەڵک بدا بوجەی حکوومەتی هەرێم ئەوە گرفت و کێشە لە نێوان خۆیانە بەڵام نەبێ موچەی خەڵک بدا بە تەواوەتی بۆ ئەوە هاوشێوەی بەغدا و کەربەلا و نەجەف و فەلوجە ئێمە حەقی خۆمان وەرگرین ڕاستە دەبێت لە ترسی بایکۆتی مامۆستا لە مامۆستایانی وانە بێش هەم مامۆستایانی میلاد داوامی قوتابخانەکان تاوەکو سەرەتای مانجوودا نەخێر داوامی بەحیشەوە ئێمە ئاگامان لێیە دوام ڕناگیرێت و ئەوەی یعنی وەکو وزارەتی پەروەردە نەک من ئەوە شتێکی وەکو هەڵوێست ئەوە جیێوازە بەڵام وەکو داوامی فەرمی 11 مانگ بۆ 16 مانگ ئامادەکاری دەکرێت داوامێکی ئامادەکاریە ئامۆژگاریە بەرنامە هەیە لەسەر ژینگە لەسەر بەیەکۆژیان لەسەر هەڵنەگرتنی چەکی بێموڵات لەسەر کۆمەڵێ بابەت و 16 مانگ داوامەکە لە ناو پۆل دەستی پێکات بە شوێکی وانەوتنەوە ئەوە علاقەی بە هەڵوێستە نییە بەڵام هەڵوێست ئەگەر برا لەلایەنی مامۆستاوی ئەوە جیاوازە شتێکی ترە و من تەسەورەکەم ناگاتە ئەو قۆناغا
اعلانی قایمی موچە بکرێت لە بەرەوە لە ئامادەکارین لەسەر ئەو بابەتە هەموو لایەک لەسەر لە پەیوەندیدارەکان کارەکەن لەسەر ئەو بابەتە. پیرۆزبایی لە سەرجەم مامۆستایانی هەرێمی کوردستان و قوتابیان و خوێندکاران دەکەین بە بۆنەی نزیکبوونەوەی دەستپێکردنی ساڵی خوێندن. و دەستپێکردنی ساڵی خوێندن گرنگیەکی تایبەتی هەیە لای مامۆستا و لای قوتابی خوێندکار و لای کەسوکاری بە تایبەتی 152,000 قوتابی ئەمساڵ دەڕۆنە پۆلی یەک کە ئەوە 152,000 قوتابی ئیمساڵ دەڕۆنە پۆلی یەکەوە گرنگیەکی زۆرە هەیە لەبەرەوە بە پەڕۆشێکەوە بە دڵێکی خۆشەوە دەڕۆن دەبێت ئێمە مامۆستایان پێشوازی لێ بکەین. بەڵام هەمومان دەزانین هەرێمی کوردستان ئەم ماوە کە لە قەیرانێکی داراییە ئەو قەیراندانەی کارگەری لەسەر دواکەوتنی موچە کردووە و بەردەوام ئێمە قسەمان لەسەر ئەو بابەتە کردووە و ئەوەی من زانیاریم هەیە یعنی ئەوەی کە لەو ماوەی ئەو دوو هەفتە کە لە شاری بەغدا بووم لەگەڵ بەڕێز سوودانی دانیشتنێک بوو لە پەراوێزی ئەو دانیشتنە دەرفەترا بە من قسە بکەم وەکو سەرۆکێکی مامۆستایان و چەند کەسایەتێکمان لە بەغدا بردووە گەشت بینین کە ئەوە لە ماوەیەکی نزیکە ئەو کێشە و گرفتانە تەواو بێت لەبەرەوە کێشە و گرفتەکان ڕاستە سیاسین هەمومان دەزانین بەڵام تێکەڵ بە کۆمەڵی بابەتی تر کراوە و ئەمە تەسەورەکەین خەڵکانێک هەن لە هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بەردەوامن لەسەر ئەوە بەرزووترین کات ئەگەر ئەو 500 ملیارە وەکو قەرزیش بێت لەگەڵ داهاتی ناوخۆ من تەسەورەکەم بەم نزیکانە قائمەی موچە لە نانی وزارەتی داراییەوە دەستی پێکات پێش دەستپێکردنی ساڵی خوێندن واتە ئەگەر قائمەی موچە دەستی پێکرد تەسەور ناکەم بایکوت بێت دەربارەی مامۆستایانی وانە بێش ئەوانە خاڵێکی زۆر گرنگە ئەوانە وەکو چۆن بڵێن ئەمڕۆ بوونەتە بربڕەی پشتی پرۆسەی خوێندن 35,000 مامۆستا لە شوێنە دوورە دەستەکان بەڕاستی بە کەمترین پارە بە کەمترین یارمەتی و هاوکاری ئەوان پرۆسەی پەروەردەیان پەک نەخستووە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بە جددی گوێ لەو مامۆستایانە بتەکەن و دانیشتن لەگەڵیان بکات ئێمە پشتگیری داواکاریەکانیان دەکەین و سپینیە کۆبنەی مەکتەبی سکرتارێتمان هەیە لەسەر ئەو بابەتانە حتمەنە و کاتە ڕێی خۆمانش دەخینە بەرچەو بەڕوونی بەڵێ قسەکانت باس نەکردا کاتێک سوودانی بینیوە دەڵێ ئایندێکی نزیکدا ئەو کێشە و گرفتانە چارەسەر دەکرێت ئەگەر چارەسەر دەکەین ئایندێکی نزیکدا ئەو ترسە چی هەتانە لەوەی کە داوانە عراقی دەکات موچەی مامۆستایان بەڵێ ئێمە بەردەوام وەکو چۆن بڵێن داکۆکی لە مافەکانی خۆمان دەکەین وەکو خەڵکی کوردستان ئێمە ڕێکخراوێکین لە کوردستان کارەکەین و داواکاریەکان تاکو بەهێزتر بێت لە ئاستێکی نێودەوڵەتی و ئاستێکی عەرەبی بێت زۆر گرنگە ئێمە زۆر جار هەیە لەگەڵ خەڵکانێکدا دەنیشین کە لەسەر ئاستێکی جیهانیە بۆ نمونە سەرۆکی یەکێتی مامۆستایانی جیهان کە لە برۆسلدا نووسێ کە بە ڕێگەزنامەی ئەمریکیە کەسایەتێکی بەناوبانگە لە نەتەوە گورتوەکانیش بەشدار کۆبوونەوەکان دەبێت ئێمە لە ڕێگەی ئەویشەوە بە سوودانی گەنرا کەمە داواکاریمانە بەڕێ جەمال حوسامی کەسایەتێکی نەک تەنها عەرەبیشە لە ڕووی نێودەوڵەتیشە ناسراوە کە ئەو دێداواکە حتمما ئەمانە کارگیری دەبێت ئەو برادرە پرسیارێکی جوانی کرد وتی ئێوە وەکو منەظەمەی عەرەبی ئایا ئەندامانی منەظەمەی عەرەبی مەلاین تەوقیع کۆکەنە بۆ قەزەی فڵەستینی ئاەت بۆ داواکاری مامۆستایانی کوردی یان کوردستانی چیتان هەیە کە ئەو پشتگیری ئەوەکە ئەمە لێرە وەکو پاڵپشتیەک بۆ داواکارەکانی ئێمە ئەنکاری ئەوە ناکەین کێشە و گرفت لە نێوان هەردوو لا هەیە و ناڵێن لایەنێکی دیاریکراویش تومەتبارە ناکەین بەڵام ئەمڕۆ تۆپەکە لە ساحەی حکوومەتی عێراقا حکوومەتی عێراق داهاتەکەی هەرێمی کوردستان جگە لە داهاتی ناوخۆ نەبێت بەدەستێتی دەبێت ببادر بێ بۆ ئەوە هەر نەبێ موچەی خەڵک بدا بوجەی حکوومەتی هەرێم ئەوە گرفت و کێشە لە نێوان خۆیانە بەڵام نەبێ موچەی خەڵک بدا بە تەواوەتی بۆ ئەوە هاوشێوەی بەغدا و کەربەلا و نەجەف و فەلوجە ئێمە حەقی خۆمان وەرگرین ڕاستە دەبێت لە ترسی بایکۆتی مامۆستایان مامۆستایانی وانە بێش هەم مامۆستایانی میلاد داوام قوتابخانەکان تاوەکو سەرەتای مانجودا نەخێر داوامی بە هیچ شێوە ئێمە ئاگامان لێیە دوام ڕناگیرێت و ئەوەی یعنی وەکو وزارەتی پەروەردە نەک من ئەوە شتێکی وەکو هەڵوێست ئەوە جیاوازە بەڵام وەکو دەوامی فەرمی 11 مانگ بۆ 16 مانگ ئامادەکاری دەکرێت دەوامێکی ئامادەکاریە ئامۆژگاریە بەرنامە هەیە لەسەر ژینگە لەسەر بەیەکۆژیان لەسەر هەڵنەگرتنی چەکی بێموڵات لەسەر کۆمەڵێ بابەت و 16 مانگ دەوامەکە لە ناو پۆل دەستی پێکات بە شوێکی وانەوتنەوە
ئەوە علاقی بە هەڵوێستە نییە بەڵام هەڵوێست ئەگەر برا لەلایەنی مامۆستاوی ئەوە جیازە شتێکی ترە و من تەسەورەکەم ناگاتە ئەو قۆناغا ئەعلانی قایمی موچە بکرێت لەبەرەوە لە ئامادەکارین لەسەر ئەو بابەتە هەموو لایەک لەسەر لە پەیوەندیدارەکان کارەکەن لەسەر ئەو بابەتە.